Hi girls! چۆن کچینە حواڵتان تەندروستیتان بێ. باران ساڵح چێە؟ خۆشەویستەکەی چێە؟ ناوی ڕاستەقینەی چییە و لەکوێ دەژی؟ باران ساڵح کوڕە یان کچە؟ لەگەڵمان بن لە تەواوی بابەتەکە لە کلیل میدیا. باران ساڵح کێیە؟ باران ساڵح لە ڕاستی ناوی بارزانە. تەمەنی 28 ساڵە، خەڵکی شاری هەولێرە وە لە حەشیرەتی خۆش ناوە. لە ساڵی 2015 هەولێری جێهێشت و بەرەو هەندەران کۆچی کرد. ئێستا لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێیە. ئێستا کاری میکئاپ دەکاتن و لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێیە و لە ئارێژگا کار دەکات و بەم دواییانە هەواڵی ئەوەی بە هەوادارانیدا کە ئارێژگایەک دەکاتەوە. وەنینۆکی پەنجەکانی و وەجلە نیمچە ڕووتەکانی و وە زۆر جار زیاتر لەوەی بەدەردەکەوێت کە جلی لەبەردا نییە. ئەمە لە باران ساڵح پرسی، وتی ئەمە ستایلی منە و هەر بەم شێوێش بەردەوام دەبم. و هەروەها دەژڵێ بە هیچ شێوەیەک بیرم لەوە نەکردوتەوە کە ڕەگەزی خۆم بگۆڕم و لە ئێستاشدا بە هیچ شێوەیەک خۆشەویستم نییە و هەروەها داوای خۆشەویستیم لێ دەکرێت لەلایەن کوڕەوە و هەروەها لەلایەن کچەوە. دەڵێتن من ئای سێکس واڵەتیمە. هەست و سۆزی سێکسم بۆ هیچ لایەنێک نییە، نەکۆڕ نەکەچ. وە لەوەش پەشیمانە کە 22 ساڵی لە کوردستان بەڕێ کردووە و دەژڵێ گەر لە کوردستان بامایە بە حەز و ئارەزوەکانی خۆم نەدەگەیشتم. بۆیە ستایلی من لەگەڵ کوردستان ناگونجێ، بۆیە بڕیارمدا سەفەر بکەم و کوردستان جێبێڵم. وە خزم و کەسەکانم زۆر هەوڵی ئەوەیان داوە کە واز لە کارەکەم بێنم و چەندین جار بە خێزانەکەمیان وتووە با کوڕەکەتان واز لە کارەکەی بێنێ، بەڵام من هیچ خزم و کەسێکم لەلا گرنگ نییە، تەنیا کارەکانی خۆم لا گرنگە. هەر کەسێک قسە دەکا ناکە کەیفی خۆیەتی. دەڵێ بەڵام من لەگەڵ ماڵەوە زۆر بینمان خۆشە، زۆر کاتی وا هەیە تێلم بۆ دەکەن، مەجای ئەوم نییە وەڵامیان دەمەوە. ئەو قسە و دەنگۆیانە دوورن لە ڕاستی کە دەڵێن باران ساڵح لەگەڵ ماڵەوە بینی نییە. لە دیمانەیەک لە باران ساڵح دەپرسن بۆ وەکو مۆدێلەکان وێنە لە دواوە دەگری. باران ساڵحیش لە وەڵامدا دەڵێ من جسمی خۆم خۆش دەوێ و لە شولاری خۆم خۆش دەوێ، بۆیە من ئازادم بە هەر شێوەیەک وێنە بگرم، چ لە دواوە بێتن چ لە لاتەنیش. من ئازادم و سەر بەخۆ دەژیم، هەرچێک بمەوێ دەیکەم. وە دەژڵێ ئەگەر کەس بامایە تەقلم بە 1000 پیاوی لێ دەداوە. وە داوای خۆشەویستیم لەلایەن پیاوانەوە زیاتر لێکراوە نەک لە کچان، وە زۆرترین ڕەفزیشم داوەتە بە کوڕە گەنجەکان. بۆیە من گاڵتەم بۆ جۆرە خۆشەویستە دێتن و من ئای سێکس واڵەتیمە، نەعەز لە کوڕ دەکەم و نەعەز لە کچیش دەکەم. لەلای من ڕەگەز بوونی نییە. وا لەلایەن میکاپ ئارتیستان و هونەرمەندان بە خوشکم بانگم دەکەن و زۆر دڵخۆشم، یاخود بەگیاس. مرۆڤ ئازادە و هونەرمەند هێلی لەویشم خۆش دەوێ وەکو بۆمبێک سەیری دەکەم. و نزیکترین هاوڕێشم ڕۆژیارە. ستایلمان لە یەکتری نێزیکە و تەنها ئەو هاوڕێمە، بەس ئەویش بووە و هەتاکو ئێستا هیچ هاوڕێیەکی ترم نییە. ئایا بەڕای تۆ ئەم ستایلە لەگەڵ کوردەوە شێتەوە؟ ئایا پێت باشە
ڕۆڵەکانت منداڵەکان بەم ستایلە دەربکەوێتن؟ وەڵامەکان لە لای ئێوەی بینەر و گوێگرە. پێت خۆشە ئەم ستایلە بڵاو بێتەوە و ببێتە شتێکی بەر بڵاو؟ ڕای خۆت بنووسە لە کۆمنت. بۆیە ئێمەش لێرەدا هاتینە کۆتایی، ئەوەی لە هەکبەمان بوو پێشکەشمان کردن. هەر ڕاوبۆچوونێکتان هەیە لە کۆمنت بەجێ بێڵن و وە سەبسکرایبی چەناڵەکەمان لەبیر نەکەن، لەگەڵ زەنگوڵەکەش دابگرن، لایک و کۆمنتیش بکەن. کلیل میدیا.